ئازیزان گوێبیستی بابەتێکە بن کە لە تۆڕە کۆمەڵاتیەکان وەرگیراوە لەژێر ناوی شەڕی ناوخۆ لە سوودان، خۆکوژی ژنان بۆ ڕزگاربوون لە دەستدرێژی. زیاتر لە 100 ژن لە سوودان لە یەک ڕۆژدا بە شێوەی بە کۆمەڵ کۆتاییان بە ژیانی خۆیان هێنا تاکو نەبنە قوربانی تونند و تویژی سێکسی لە جەزیرە. بەڵام هەناردەکردنی چەک ئاگری ئەم شەڕە ناوخۆیە خۆشتر دەکات. لە چەند ڕۆژی ڕابردوودا لە سێدارەدانێکی بە کۆمەڵ لە سوودان ڕوویدا. هێزە نیمچە سەربازیەکانی ناسراو بە پشتیوانی خێرا تەنها لە یەک ڕۆژدا 500 پیاویان لە ماڵەکانیان لە گوندی جەزیرە دەرهێنا و لە بەرچاوی خەڵک لە سێدارەیاندا. دوای ئەم ڕووداوە 130 ژن لە هەنگاوێکی هاوشێوەدا بۆ ڕزگاربوون لە دەستدرێژی کۆتاییان بە ژیانی خۆیان هێنا. ژنێکی سوودانی لە ڤیددیۆیەکدا پەردەی لەسەر ڕووداوەکەی جەزیرە هەڵدایەوە کە لە میدیاکانی ئەڵمانیا هیچ دەنگدانەوەیەکی نەبوو. ئێستا لە سوودان چی ڕوودەدات؟ سوودان لە مانگی ئاپریلی ساڵی ڕابردووەوە لە ئاگری شەڕێکی وێرانکەردا دەسووتێت کە لە نێوان هێزە چەکدارەکانی سوپا و هێزە نیمچە سەربازیەکانی ناسراو بە پشتیوانی خێرادا بەردەوامە کە تا ئێستا هەزاران کوژراوی کە زۆربەیان ژنن و ملیۆنەها ئاوارەی لێکەوتوتەوە. شەڕی دەسەڵات لە سوودان دوای ماوەیەکی ئاشتی ناسەقامگیر دەستی پێکرد کە بڕیار بوو ئەم دوو هێزە دوژمنە لە سوپای حکوومەتی سووداندا یەک بخرێن. ئاڵۆزیەکان لە نێوان ژەنەڕاڵ عەبدولفەتاح ئەلبورهان فەرماندەی سوپای حکوومەتی سوودان و محەممەد حەمدان داگالۆ فەرماندەی هێزەکانی پشتیوانی خێرا کاتێک زیادی کرد کە ناکۆکی لەسەر کۆنتڕۆڵی ناوچەکانی ناوەندی دارفور و خەرتوم سەری هەڵدا. بورهان و داگالۆ بە یەکەوە لە سەرکوتکردنی ڕێکخستنی کۆمەڵی خەڵکیدا یەکیان گرتبوو کە بووە هۆی ڕووخانی دیکتاتۆری سوودان عومەر ئالبەشیر لە ساڵی 2019 زاینیدا. ناڕەزایەتیە بەردەوام و بەرفراوانەکان لە سوودان لەلایەن کرێکاران، خوێندکاران و کۆمیتەکانی گەڕەکەکان و ژنان کە پێشەنگی ئەم خەباتانە بوون ڕێک خرابوون. دوای ڕووخانی دیکتاتۆریەتی ئەلبەشیر حکوومەتێکی کاتی لە حیزبە لیبراڵەکان پێکات کە لە کردەوەدا دەرکەوت ناتوانێت داواکاری ئازادی خوازی، کۆمەڵایەتی و فێمینیستیەکانی ناڕازیان بەدی بهێنێت. هەڵەی سەرەکی ئەوە بوو کە پێکاتەی سوپا دەستی لێ نەدراوە. ئینحساری چەک، مامەڵە ستراتیژیەکان و دیاریکردنی سیاسەتە نێودەوڵەتیەکان لە دەستی سوپادا مایەوە. ئەم ڕاستیە خۆی لە شێوەی کودەتای خوێناوی ساڵی 2021 زاینی دانیشاندا کە بە هاوبەشی لەلایەن سوپا و هێزەکانی پشتیوانی خێراوە ئەنجام درا کە بەشە خەڵکیەکەی حکوومەتی کاتی و کۆمیتە خۆبەڕێوەبەریەکانی لەناو برد. هیچ جیاوازێکی سیاسی بنەڕەتی لە نێوان بورهان و داگالۆدا نییە و هەردووکیان بە دوای دامەزراندنی حکوومەتێکی خۆسەپێنەوەن تاکو بە فرۆشتنی سەرچاوە ژێرزەویەکانی سوودان بە سەرمایەدارانی بیانی سامانی زیاتر کۆبکەنەوە. ناکۆکیەوان لەسەر سەرکردایەتی ئەم ڕژیمە و دەستگەیشتن بە مامەڵە گەورەکانە. ئەم شەڕی دەسەڵاتە کۆنەپەرستیە بە نرخی گیانی کرێکاران، چینە هەژارەکان و گەنجان و بە تایبەتی ژنانە کە لە شەڕە ناوخۆیەکاندا کەوتونەتە دۆخێکی خراپەوە و بەردەوام بووە. فەرماندەی هێزە چەکدارەکانی سوپا با بۆردومانی بەرفراوان بە فڕۆکە و درۆنە جەنگیەکانی سەربازانی هێزی دوژمن و خەڵکی سڤیل دەکوژێت. لەلایەکی ترەوە سەربازانی یەکە زەمینیەکانی هێزەکانی پشتیوانی خێرا خەڵکی سڤیل و لە هەموویان زیاتر ژنان دەکەنە بارمتە. ئەوان قوربانیەکانیان دەخەنە ژێرە شکەنجە و دەستدرێژی و دەیان کوژن. کۆمەڵکوژی خەڵکی ماسالی لەلایەن هێزەکانی پشتیوانی خێراوە لە ناوچەی دارفور شێوەی جۆنۆسایدی وەرگرتووە. بۆمبەکانی سوپا و تانکەکانی هەردوو لە بەشی زۆری شارەکانی خەرتوم و ئەلبەشیر لە دارفور بە تەواوی وێران و نەشیاوی نیشتەجێبوونیان کردووە. زیاتر لە 11 ملیۆن مرۆڤ ئاوارە بوون کە لەم ناوچەی شەڕەدانین چونکە هەردوو هێزی دوژمن سنوورەکان و ڕێگاکانی هاوکاریان داخستووە و ئەم دوو شارەیان لەژێر کۆنتڕۆڵدایە. سەدان چادری ئاوارەکان لە هێرشی هەردوو لا بێبەش نەبوون و ڕێک وەک بەشەکانی تری شارەکان لەگەڵ خاک یەکسان دەکرێن. بڵاوبوونەوەی کۆلێرا و قات و قڕی زیاتر لە 2 لەسەر 3 نەخۆشخانەکان داخراون
یان بە زۆری وێران کراون کە سیستمی چارەسەری بە تەواوی پەک خستووە. کەمی کەرەستە سەرەتاییەکانی ژیان وەک ئاو و کارەبا لە ئارادایە و ناوەندەکانی چارەسەری و هێزەکانی فریاکەوتن بە مەبەست دەکرێنە ئامانج. لە دارفور کۆلێرا بە شێوەیەکی بەرفراوان بڵاو بۆتەوە کە بەهۆی نەبوونی ئامرازی پزیشکی کۆنتترۆل ناکرێت و ئەم دۆخە دەتوانێت 3 ملیۆن منداڵ بەرەو مەرگ پاڵ پێوە بنێت. هاوکات گەورەترین قات و قڕی جیهان لە سوودان زاڵە بەهۆی شەڕ و دەرکردنی جوتیاران و ناوەندە گوندیەکان کشت و کاڵ بە توندی سنووردار کراوە. زەویەکان چیتر ناتواندرێت بکێڵدرێن و ئاژەڵەکان لەلایەن ئەم دوو هێزە دوژمنەوە دەبرێن یان لەناو دەبردێن. نرخی خۆراک بە توندی بەرز بۆتەوە و بۆ زۆرێک لە خەڵک بە تەواوی دوورە دەستە. لە ئێستادا زیاتر لە 25 ملیۆن مرۆڤ لە مەترسی برسیەتیدان کە نزیکەی 4 ملیۆنیان کۆرپە و منداڵی بچووکن کە خراپی خۆراکیان هەیە و لە مەترسی مەرگدان. هەناردەکردنی چەک ئاگری ئەم شەڕە ناوخۆیە گەشتر دەکات. لایەنەکانی شەڕ سەرەڕای دۆخی کارەسەتباری مرۆیی لە هەموو لایەکی جیهانەوە چەک وەردەگرن و لە ڕووی سەربازیەوە پشتیوانیان لێ دەکرێت. هێزەکانی پشتیوانی خێرا لە ڕووسیا و چین چەک وەردەگرن و سپای سوودان لە هەمویان زیاتر لە تورکیا چەک وەردەگرێت کە لەم ساڵانەی دواییدا هەوڵ دەدات خۆی لە ڕێزی یەکێک لە گرنگترین هەناردەکارانی چەکدا بنێت. عەرەبستانی سەعودیش هاوکات بۆ سوپا چەک و تەقەمەنی دەنێرێت کە مامەڵەیەکی پڕسوودا بۆ دەوڵەمەندترین وڵاتی باشووری ڕۆژاوای ئاسیا. عەرەبستانی سەعودی لە ژانڤیەی ساڵی 2024 زاینی دوای ئەوەی پەیوەندیەکانی خۆی لەگەڵ ئیسرائیل ئاسایی کردەوە لە ئاڵمان چەک وەردەگرێت. خودی ئیسرائیلیش لە ئاڵمان چەک وەردەگرێت تاکو جێنۆسایدەکەی لە غەزە درێژە پێبدات. بەڵام پشتیوانی ڕووسیا نەک تەنها بەناردنی چەک بەڵکو لەگەڵ پشتیوانی سەربازیش هاوڕێیە. یەکەکانی ئافریقای سووریا هەمان یەکەی بەکرێگیراوانی ڤاگنەر تا نۆڤەمبری 2023 زاینی وەک نوێنەرانی فەرمی وەزارەتی بەرگری ڕووسیا هێزە چەکدارەکانی سوپای سوودانیان بەهێز دەکرد و بەم شێوەیە لە نەهامەتی خەڵکی سووداندا ڕۆڵیان هەبوو. ئەرکی سەرەکیان پاراستنی کانەکانی زێر، ئۆرانیۆم و ئەڵماس بوو تاکو مامەڵەی پڕقازانج بۆ کۆمپانیا ڕووسیەکان دابین بکرێت. شەڕەکانی ئێوە بەمانای مەرگی ئێمەیە. بەم شێوەیە سوودان بۆتە گۆڕەپانی مامەڵەی جیهانی چەک بە نرخی ژیانی مرۆڤەکان. هێزە سەربازیەکانی جیهان لە شەڕی دەسەڵات لە نێوان سوپا و هێزەکانی پشتیوانی خێرا بۆ فراوانکردنی نفوزی خۆیان کەڵک وەردەگرن. کانەکانی سوودان بۆ بەرژەوەندی ئابووری عەرەبستان، چین، ڕووسیا و تورکیا زۆر بە نرخن. ئەم بەرژەوەندیانە لە هەمویان زیاتر بۆ چین و ڕووسیا گرنگن تاکو و هێزی ئابووری خۆیان لە بەرامبەر ویلایەتە یەکگرتووەکانی ئامریکا و ئوروپا زیاد بکەن. یەکێتی ئەوروپاش لە گەیشتنی سوپا بە دەسەڵات لە سوودان ڕۆڵی هەبوو و لە چوارچێوەی بەرنامەی خەرتوم یارمەتی هێزە نیمچە سەربازیەکانیشیدا تاکو بە سەربازیکردنی سنوورە ناوخۆیەکانی ئەفریقا ڕێگری لە هاتنی پەنابەران بکات. ئەم شەڕەش وەک هەموو شەڕەکانی تری ئێستا ناتوانێت تا ئەو کاتە هێزە سەربازیەکانی سەرمایەداری ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ دەستیان تێدایە بە ئاسانی کۆتایی پێبێت. ئەمڕۆ زیاتر لە هەر کاتێکی تر پێویستی بەڕێخستن دژی ئیمپریالیستی سەربازیگەری و شەڕخوازی هەیە. بۆ کۆتایی هێنان بە شەڕی کۆنەپەرستانەی سوودان نابێت بە دەستێوەردانی مرۆڤ دۆستانەی سەربازانی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان هیوادار بین کە ئامانج و بوونیان پەرەدانە بە کۆنتترۆڵ و هێژمونی ئیمپریالیستی بەسەر ئەو وڵاتەدا. بە جێگای ئەوە پێویستە خەباتمان بە ئەزموونی ڕێخستنی جەماوەری و پرۆسەی شۆڕشی ساڵی 2019ەوە گرێ بدرێتەوە. ئێمە وەک هێزە شۆڕش گێڕانی و دەوڵەتیەکان بەرنامە و ڕێکاری دیاریکراومان هەیە و ئەویش دژایەتیە لەگەڵ شەڕانگێزی. ئیتر جیاوازی نییە کە ئەم شەڕی دەسەڵاتە کامیەک لە فراکسیۆنی کۆنەپەرستی نظامی و دەخاڵەتی ناتۆ یان بە پشتیوانی پوتین بەڕێوە دەچێت لەبەرەوەی کە ئەمە شەڕی ئەوانە و بە قیمەتی گیانی ئێمە کۆتایی دێت. بژی هاوپشتی نێونەتەوەیی و ئازادی خەڵکی مەدەنی سوودان.